جارێکی دیکە پزیشکانی دەرەوەی وڵات هاتوونەتە بەردەم وەزارەتی تەندروستی لە هەولێر لەگەڵ وەزیری تەندروستی کۆبوونەتەوە، بەڵام کۆبوونەوەکە بێئەنجام بووە و داوا دەکەنەوانیش بێبەش نەکرێن لە دامەزراندن. پێشلکارێکی زەق بەرامبەر ئەمەیەکرێ سەرکوت کراوین بە هیچ شێوێک داواکارەکانمان 6 مانگە بەڵێن تا ئیسە هیچ هەنگاوێکی کردەیی نەبووە و چاوەڕێی ئەنجامەکەی ببینین کە تا ئیسە نییە. ئەڵێنەوە بە قانون ئێمە قسەیەکەین، بە کتاب قسەیەکەین، بە یاسا قسەیەکەین، ئەوان بە قسەی هەوڵە دەین و ئیشەڵڵا و سەبرتانە بێ و تەحملتانە بێ بەوە جوابمانە دەنەوە. زیاتر وا لە 2 ساڵە خوێندکارمان تێدا دەرچووە و پزیشکی تەواو تاس دانەمەزراوە سەردانی وەزارەت دەکات. 8 مانگە سەردانەکانمان چ کردێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران، بۆ وەزارەت تەندروستی، بۆ سەندیکا کۆبوونەوە لەگەڵیان دوای چەندیدا کۆبوونەوە لەگریان تا ئێستا نەگەیشتن هیچ ئەنجامێک. و ئاخیر جاریش کە ژمارەمان 53 کەس بوو لەگەڵ جەناوی وەزیرە دانیشتین و کۆبووینەوە کە بۆچی ئێمە دانامەزرێن لە کاتێکە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە پزیشکیشی دابمەزرێنرە. هیچ دلیلێکی مطلقی پێ نەبوو کە پێمان بڵێیان جوابمان باتەوە. وەزیر عەمدەن خۆی نایکات. پزیشکانی دانەمەزرا و گلەییان لە وەزارەتی تەندروستی هەیە. وەزارەت ئامادە نییە ناوەکانمان بۆ دامەزراندن بەرز بکاتەوە. ژمارەی ئەو پزیشکانەی لە دەرەوەی وڵات بڕوانامەیان هێناوە تەنیا 53 کەسن کە وەک خۆیان دەڵێن بەراورد بە پزیشکانی گشتی کە لە مانجی ڕابردوو بڕیاری دامەزراندنیان بۆ دەرکرا، ژمارەیەکی زۆر کەمە. ئەمە فەرمانی ئەنجومەنی وەزیرانە، بڕیاری سەرۆکی حکوومەتەڵێ ناوەکانم بۆ بنێرە، وەزارەتی تەندروستی ئامادەنیە ناوەکانی ئێمە ڕەفەکات. واز لە شاهدەکانمانێنین و من وەکو خۆم داوای لێبوردن لە هەموو شەیدانەکەین کە ئێمە عائیلەمان بنەماڵەمان داومانە بۆ خاکە ئەوە مەسیرەکەی ئێمە بێ لە وڵاتە ئەوەمان لێ بێ داوای لێبوردنیان لێکەڵ ئێمە ببوورین ئێمە داوای ئێمە نەزانین. ئێمە هیچ نازانین. منە بزانم سەرۆکی حکوومەت ئاگادارەیان نا وەزیری تەندروستی دکتۆرێکیە بە پلەی نەقابەت دکتۆرە، بەڵام بە عەمەلە گارسۆنە، بامەش دووبارەکەمەوە بێت خوال با پێی بگات. پزیشکانی گشتی دەرەوەی وڵات لە ڕابردوو چەند جارێک لەگەڵ وەزیری تەندروستی کۆبوونەتەوە و بەڵێنیان پێدرا بوو لەگەڵ پزیشکانی دەرچووی زانکۆکانی هەرێم بە یەک پاکێز مامەڵەیان لەگەڵ بکرێت، بەڵام 2000 وەزارەت ناوی 53 لەو پزیشکانەی خستۆتە دەرەوەی لیستی دامەزراندن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.